الكوت عزيز بيامنير ما زيرك الشامية حمود تشتيل الشامية بيجمان دبينا قالك رابورتين هجار الشامية تشيكرنا اللي بجارة كمينة الشامية بوايك زندي اللي قال منها هل كوت تبخيراتي دما تخش به هل كوت الشام شاوديد روش الشامية شاوينها يعني دلبخن روشي شام يعني هر وكو شبكه انترنتيه كيستا يعني من ويستم لقاليو داخل بم لنا كاو بسرا هيز دلنيا يغني هيز سيقي يغني دتوانم بلم استا امرو لتشاو بينز روجي رابردو دوخ كتوزك باشترا بلام لراستيا يعني استا ويك من استقصا كم دنجي فروكي جنجيده بابين لا اسماني دمشق دواي جاب ناو دنجي تقينوي زور بهز بيسرد دواتر دلنا ما اسرائيل او شوناني بوردومان كردوها ك گومان دەکەن چەکی کیمیایی و موشکی بالیستی و شوێنی سەربازی سوپای ئەسەد بێ ئەمانە بەردەوام هەیە و خەڵکیش ینی وردە وردە خەریکە دڵنیایەکی بۆ دەگەڕێتەوە بۆی کە بێنەوە نێو بازارەکان بێنەوە سەر شەقامەکان ئەمە 5 ڕۆژ پێش ئێستا کە هاتین بووێرە هەم قەدەغی هاتشۆ هەبوو یان کاژێر پێنجی ئەوارە بۆ پێنجی مابڵین بەرەبەیان قەدەغا بوو خەڵک ناتە دەرەوە ئێستا کە دەبینین بە تایبەتی لە دوای ئەو پەیامەی سەرۆکی باڵین تەحیر شام باسیەوەی کرد کە ڕۆژی هەینی لە گۆڕەپانەکاندا گردبوونەوەی جەماوەری ڕێک بخەن ئاهەنگ ڕێک بخەن ببوونی نەمانی ئەسەد دوێنێ تاوەکو درەنگانێکی شەو خەڵک ینی بە ئۆتۆمبیلەکانیان بەنێو شەقامەکاندا دەسوڕانەوە و ئاهەنگیان دەژێڕا وردە خەریکە خەڵک دێتەوە نێو باڵین ناو بازار و ناو شەقامەکان بەڵام هێشتاش دڵنیایەکی تەواوەتی نییە من لەگەڵ هەندێک لە ینی لەو کەسانە قسم کرد کە بۆ نمونە دەوڵەمەند و بازرگانن لێرە لە دیمەشق ئەوانە هێشتا دڵنیایەکیان نییە ترسیان هەیە کەمتر ئەمانە دەردەکەون لە شوێنی کارەکانی خۆیان و چاوەڕێ ئەوەن کە دڵنیایەکە بێت بەڕاستی جار وایە بەنێو شەقامەکانە دڵ بە خوێندەڕۆی خەڵکی مەدەنی دەبینی هیچ با بڵین جلێکی عسکەری لەبەر نییە جلی سەربازی لەبەر نییە بەڵام دەمانچە و سلاح و کلاشکۆفی بەدەستەوەی ئەمە وای کردو تۆزێک ترس و دڵە ڕاوچە لەنێو خەڵک دروست بێت بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکی شام دڵخۆشن بە نەمانی ئەسەد و چاوەڕێ ئەوەن کە بەرنامە و پلانێک بێتە پێشەوە بتوانن ژیان و گوزرانیان بەرەو باشی بڕوات بە شێوەیەکی گشتی دۆخەکە خەریکە وردە ئاسایی دەبێتەوە و بۆ پرسی با بڵین کوردیش بەپێی ینی ئەو سەرچاوانێک ئێمە قسەمان کردووە لە بەتایبەتی لە ڕۆژاوای کوردستانەوە گوتویانە تاوەکو بەر لە سەری ساڵ گفتوگۆی زۆر چڕ و جددی لەگەڵ دەسەڵاتدارانی نوێی شام دەست پێ دەکات و بە پێ و زانیارانێکە هەیە بڕیارە لە نێو ئەم هەفتەیە شاندێک لە ڕۆژاوای کوردستانەوە بێن تا ئێستا دیار نییە کە خۆ ینی جەنرال مەزلوم عەبدی خۆی سەرۆکایەتی و شاندە دەکات یا هەر شاندێکی دیکە دێن بۆ گفتوگۆکردنە ئەو شاندە بە پشتیوانی ئەمریکا و فەڕەنسا ینی بە پشگیری ئەمریکا و فەڕەنسا بە نێوەنگیری ئەمریکا و فەڕەنسا گفتوگۆیەکی چڕ دەست پێ دەکەن ڕوبەڕوو قسە دەکەن ئێستا بە پێی زانیارەکان پەیوەندی هەیە جۆرێک لە پەیوەندی لە نێوان ڕۆژاوای کوردستان و دیمەشق هەیە بەڵام پەیوەندیەکان لەسەر ئاستی با بڵین سەرمێزی گفتوگۆ و ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ نین بڕیاروا لە نێوم هەفتەیە شانێک لە ڕۆژاوای کوردستانەوە بێنە ئێرە لێرە دەست بە گفتوگۆکان بکەن کە ئاخۆ چارەنووسی کورد لە سووریا چی دەبێت لە دوای ئەم هاتنە سەردەسەڵاتی ئەم حکوومەتە نوێیە و ئەوەی کە حزبە کوردستانەکان لە ڕۆژاوای کوردستان بەرنامە و پلانیان بۆ داناوە ئەوەیە کە گفتوگۆ لەگەڵ دیمەشقدا بە ئامانجی ئەوەیە کە هەرێمی سەربەخۆی خۆیان بمێنێتەوە بەو شێوەیە بێت بەڵام لەگەڵەوەشدا دەیانەوێت پەیوەندێکی تونند و تۆڵ و نزیکشان لەگەڵ حکوومەتی نوێی سووریادا هەبێت ئەم گفتوگویانە هەن لەسەر ئاستی پەیوەندی بەڵام هێشتا وەکوتم نەگەیشتۆتە ئەوەی کە گفتوگۆی ڕوبەڕوو دەست پێ بکات بڕیارە ئەم شاندش ئەم هەفتەیە بێنە ئێرە بۆی کە گفتوگۆکان جددیتر و چڕتر ببنەوە دڵ بەخێر گرینگە تشتی هەلکەوت بێژە بێگومان گرینگە vê hefteyê helkewt Ezîz Peyamnêrê Rûdawê Şamê got vê hefteyê tê çaverêkirin ku şandeke Kurdî ji roj avayê Kurdistanê biçe Şamê helkewt min çi merak kir mesela çekdarên heta şê yan jî heya Tehrîr Şam li kolanan zêde te got nayêne dîtin kontrol heye mesela xelkê kontrol bikin mesela jin serê wan vekirî bin porê wan diyar be yan kincên mesela Kurd li xwe kiribin ta astengî ji wan re derdkevin dernakevin نه تاوەکو ئێستا ینی هیچ ڕوبەڕووبوونەوەیەک لە نێوان ئەو چەکدارانە و خەڵکی ئاساییدا نەبووە
بەڵام ینی دڵ بەخوێن نادیەکان شوێنی باڵین خواردن و مەشروب دوکانی مەشروبەکان بەبێ ئەوەی کە هیچ بڕیارێکی فەرمی هەبێت لەلایەن باڵین دەستەی تەحریری شامەوە هیچ بڕیارێک نەدراوە هیچ بە فەرمی شتێکشانەوە بەڵام ئەوان خۆیان ترساون ئەترسێن ینی لەبەرەوەی ئەو دەسەڵاتە ئیسلامی و سنەیە کە هاتۆتە نێو دیمەشقەوە خۆیان ینی ئێستا زۆربەی باڵین دوکانەکانی خواردن و کوحولەکان نەک زۆر بەهێر هەمووی داخراوە ئەوەی کە نادی و شوێنی باڕ و خواردنەوە ئەوانە نەیان کردوتەوە ینی ترسیان هەیە و خەڵکیش ئەوەی من دەبینم بەڕاستی پێشتر خۆیان چۆن بوونە چ جلوبەرگێکیان لەبەر بوو هەر بەم شێوەیە هاتشۆی خۆیان دەکەن بەڵام ینی ترس و دڵە ڕاوچەیەکەیە لە نێو خەڵکدا هێشتا خەڵک دڵنیایی نیە چونکە لە نێو شقامەکاندا بەڕاستی جگە لە چەکداری باڵێن تەحریر و شام خەڵکی مەدەنی دەبیندرێت ینی خەڵکی مەدەنی هەیە کە جلوبەرگی سەربازی لەبەر نییە بەڵام سلاحی بەدەستوێ کلاشکۆفی بەدەستەوەی دەسوڕێتەوە بە نێو شارەکاندا بە شتێکی دیکەژەوەیە کە ئەوان بەڕاستی هیچ شتێک ناکەن ینی هیچ ڕێگریەک ناکەن و بازگەدا دەنێن لە شوێنەکان ینی لێکۆڵینەوەکانیان بۆ ئەوە نییە کە با بڵین عزیەتی خەڵک بدەن تا دەتوانن یانێ خۆیان لە خەڵک نزیکەنەوە بۆی ئەو ترسە لە نێو خەڵک بڕێتەوە مەسەلەن بۆ نمونە لە گۆڕەپانی ئەمەوەین لەوێ ینی من خۆم وێنەم گرتوون تەسوورم کردوون کە هەندێک لە چەکدارەکانی تەحریر و شام لەگەڵ خەڵکەکەیە دەستی یەکتریان گرتووە و شای دەکەن و هەڵدەپەڕن بۆ خۆشی دەربڕین بە نەمانی ئەسەدەوە هاتنی ئەوان بۆ نێو دیمەشق ئەمانە جارێکەیە بەڵام خەڵک لە نێو خۆیاندا مقۆمقۆی ئەویانە کە ئاخۆ ئەمە تاوەکو سەردەمێنێ سبەی دوو سبەی گۆڕانکاریەک لەم دۆخەدا ڕوودەدات ئەمانە گوشار بخەنە سەر خەڵکو بە جۆرەکان مامەڵیان بگۆڕێ ترسی خەڵک لەوەیە ئێستا دۆخەکە وەکوتم ینی لەگەڵ 5 ڕۆژ پێش ئێستا زۆر جیاوازە خەڵک بە ئیسراحەتی خۆی بە ئازادی خۆی دێنە دەرەوە ڕاگەاندنەکان دڵ بەخۆن ینی دەیان ڕاگەاندنی بیانی هاتوونەتە ئێرە ڕێکخراوەکان هاتوونەتە ئێرە ینی مەسەلەن بۆ نمونە ئەنی ئێمە 4 بۆ 5 هۆتێلمان کردووە تاوەکو هوتێلمان دەستکەوتووە هەنیە چونار هوتێلە کۆیان وت با بڵین قەپات تەواو پڕی لە خەڵکە گیراوە پرسیارمان کردو کارەکەی ینی ڕێکخراوەکان هاتوونە میدیا عالەمیەکان هاتوونە هەمیان هاتوونە بۆ ئێرە ئێستا وەکوتم دۆخەکە باشە بەڵام لە ڕاستیدا نازاندێت کاژێرێکی دیکە یا سبەینێ چی ڕوودەدات و چی دەبێت gelekî spas helkewt malata ava kêfxweş min bi rastî ku ji wê derê bi min re bûyî dî fermî kameramanê te heye dî fermî peyamêrê Rûdawê li Şamê gelmeye helkewt ezîz ji paytexta Sûriyê ji Şamê